کانیش 122 باڵۆنی زیرەکماندانایە 44 باڵۆنی ئاساییماندانایە کە ئەوڕۆکەش وەجبەی تازەی باڵۆنی زیرەک بە ئستیکەری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانی پێوەیە و باڵۆنی زیرەک وەجبەی دووەمی گەیشتەوە خەستەخانەی میهرەبانی کە ئەوڕۆکە 25 باڵۆنی زیرەکیت کە گەیشتەوە خەستەخانەی میهرەبانی باڵۆنی زیرەک دەست پێ دەکەین لە بەیانیەوە لە هەر کەسێک ویستی دەتانی بێتن لە میهرەبانی دایبنێتن و باڵۆنی زیرەک تانیمان لە سعرێکی زۆر هەرزانی بکەین ئەوەی شارەزای ئەو شتەی بوو بیتن باڵۆنی زیرەک بە 25 وەرەقەی بوو لە میهرەبانی تانیمان بیکەینە 15 وەرەقە لەوانەیە 15 وەرەقە زۆر بیتن نەک لەوانەیە بەدڵنیاییەوە زۆرە بەڵام باڵۆنی زیرەک لە بۆ یەکە چێکە پارەی هەیە کو زێر هەیە لەکن زێڕینگری یەکێکی هەژار بچی برێ وەڵاهی ئەو زێرە گرانە ئێبەز ئەوە زێرە باڵۆنی زیرەکیش شتەکە علمەکەی دەفرۆشنەوە بەڵام ئەمە دەمانەوێتن یارمەتی قەڵەوە خۆشەویستەکان بدەین طریقەکە لە طریقەکان دوو مەشاکلی هەیە باڵۆنی زیرەک کەوا یەکەچان گرانە بە پارە دووەمینیان هەفتێک ئازاری دەبیتن و ئەمە لۆی شەرح دەکەین و لۆی ڕوون دەکەینەوە سلبیاتەکانی لۆ باز دەکەین میهرەبانی دڵسۆزی و لێزانی